یاریەکانی هەفتەی 23 خولیانە نایبەکانی کوردستانە و یاریگای چەمچەماڵ باوەشی بۆ یاری نێوان چەمچەماڵی خاوەن ماڵ و سیروانی نوێی میوان کردەوە. سیروانی نوێ بابردنەوە و چەمچەماڵش باشکستەوە هەفتەی پێشویان تێپەڕاندبوو. سیروان سێ خاڵی دەرەوە یاریگای خۆی دەوێت و چەمچەماڵیش دەیەوێت سیروانی نوێ بەدەستی بەتاڵ بەڕێ بکاتەوە بۆ شاری سلێمانی. تایم یەکەم دەستی پێکرد و چەمچەماڵ چارەکی یەکەمیەوە و تایمە باشتر دەرکەوت. چەند جارێک لە ڕێگەی هێرش و لێدانی ڕاستەوخۆ مەترسیان لەسەر گۆڵی سیروان دروست دەکرد. خولەکی 34 با سوود وەرگرتن لە لێدانێکی سووچ هاوکار لەتیف گۆڵ یەکەمی بۆ چەمچەماڵ تۆمار کرد. پێش کۆتایی هاتنی تایم یەکەم چەمچەماڵ لە ڕێگەی عیماد ئەحمەد گۆڵی دووەمی کرد و ئەو تایمە بە پێشکەوتنی چەمچەماڵ کۆتایی هات. تایمی دووەم هەردوو ڕایەنەر گۆڕانکاریان لە یاریزانان ئەنجامدا. چەمچەماڵ بە مەبەستی چڕکردنەوەی بەرگری و سیروانی نوێژ بۆ زیاترکردنی هێڵی هێرشبەری. هەرچەندە ئەو تایمە سیروانی نوێ باڵا دەست بوو، بەڵام گۆڵپارێز و هێڵی بەرگری چەمچەماڵ بێ ئەنجام کوڕانی سیروانی نوێیان هێشتەوە و لا کۆتاییدا چەمچەماڵ بە دوو گۆڵی بێوەڵام سەرکەوتنی تۆمار کرد. هەر هێندە ئەم ساڵ یانی وەرز چەمچەماڵ لە خولی نایە بمێنێتەوە بۆ ئێمە گەورەترین سەرکەوتنە. ئەوەی لە توانای ئێمە بێ ئیکەین وە پیرۆزیان بێ و لە ڕووی یاریەکەوە دڵنیابن هیچ تەکنیک و تەکنیکێکی لەلایەن منەوەتیان نەبووە، نییە بڵێم لە بەروی تیپەکەم کردووە زۆر وام کردووە، بەڵام تووڕەبوونمان لە یاریزانەکانی خۆمان لەسەر هەڵەو کەم و کورتەکانیان ئەم یاریە خۆیان بڕیاریاندا بوو. یاریەکە بنەوە یاریەکە بۆ ئێمە زۆر گرنگ بوو. سێ خاڵ یاریەکە هیوادارم و تیپانی منافەسەیە من دۆڕا بێتن بۆی تۆز ئێمە نەفەسێکمان هەبێ بچنێ پێشە و ئەم ساڵ چەمچەماڵ لەسەر دەستی ئێمە ئینشەڵا بمێنێتەوە لە خولی نایابە. پیرۆزە بێ سەرۆشی یانی سیروانی نوێ بەڕێز کاگاواتی شێخ جەناب ئەم جارەش پیرۆزە بێ ئەو 30 میلیۆنەی بۆ نادی چەمچەماڵە ناردووە. هیوادارم بۆ یانەکەی خۆ سەرفیکەی بکەیت دەستبان 180 190 میلیۆنەکە. هاتیم بۆ سێ خاڵی یاریەکە، بەڵام یاریزانەکان لە ئاسێکی باشە نەبوون. دوو ئەغڵاتی فەردیمان کرد بوو بە دوو گۆڵە سەما، بەڵام لە تایمی دووەمە خۆتان بینیتان یاریەکە دەستباڵایەکی باشمان هەبوو بەسەر یاریەکەیە، بەڵام خەتی دیفاعی چەمچەماڵ دەستێکی باڵان هەبوو لە دیفاعکردنی گۆڵەکەیان و ناتوانین ئێمە گۆڵکەین، بەڵام ئێمە لە تایمی دووەمە زۆر دەست باڵا بووین. ئەوەی ڕاستی بێت نەماتوانی هەتا هەڵێکیش دروستکەین بۆ گۆڵکردن. یانەی چەمچەماڵ بە ڕاهێنەرایەتی سەرۆکیانەکەی ئەمڕۆ سێ خاڵی گرنگی لە سیروانی نوێ وەرگرت. لا ڕیزبەندەکە چەمچەماڵ خاڵەکانی بۆ 24 خاڵ بەرز کردەوە و سیروانی نوێش تەنها 27 خاڵ لە هەگبەکەیدایە. هەستیار حاجی، کەناڵی پەیام، چەمچەماڵ.